پەرلەمانتاران بێزارن لە ناوهێنانی پەرلەمان و کاراکردنەوەی چونکە ساڵێک زیاترە لە خەمیەوەدان پەرلەمان بخەنەوە سەر پێیەکانی بەوتەی خۆیان قوڵبوونەوەی کێشە سیاسیەکان کاریگەری لەسەر هێشتنەوەی دۆ خێرێم کردووە بە تایبەت بەردەوامیدان بە پەخستنی پەرلەمانی کوردستان. کاراکردنەوەی پەرلەمان بەشێکی سەرەکی کۆبوونەوەکانی نێوان لایەنە سیاسیەکان دەبێت ئەوە هیواداریشم و هەستیش دەکەم کە لایەنە سیاسیەکان ئەم پەیامیان وەرگرتووە بۆ چارەسەری گفتوگۆ و دەشبیندرێت کە لە ماوەی ساڵێکی ڕابردوو تەنها لە دوورەوە زیاتر لە ڕاگەیاندنەکانەوە قسەیان لەگەڵ یەکتری کردووە و لەوانەیە ڕەد و ڕەتفعال هەبوو. ئەرک و ڕۆڵی ڕابردووی پەرلەمانتاران بۆ کاراکردنەوەی دامەزراوەکەیان بۆ دووبارە ڕووکردنە هۆڵی کۆبوونەوەکان نەیتوانی ئومێدێکیان پێ ببەخشێتن و هەنگاو بەو ئاراستەیە بنێن چونکە لە ڕابردوو دەستیان بۆ هەر هەوڵێک بردبێت سەرکەوتوو نەبوونا. ئێستاش چاویان لە هەوڵی ئەم جارێ حیزبەکانە کە بە ئومێدێکی زۆرەوە لێی دەڕوانێن. جێگە خۆشحاڵی بوو کە لەو کۆبوونەوەانە ینی دەتوانم بێم ئومێدەکە بوو کە بگەینە نەتیجەیەک و ئەو کۆبوونەوەی تریشی بەدوادادەی لە ماوەی چەند ڕۆژی داهاتوو تا بتوانین ئەو کێشانەی کە ماونەتەوە چارەسەری گونجاویان بۆ بکرێت. گرنگ ئەوەیە نێتی باش و جددیاتی بەدواوە بێ هیوادارین ئەم هەنگاوی ئیمزارەش وەکو هەنگاوەکانی ڕابردوو نەبێ تەنها دانیشتن لە پێناو دانیشتن نەبێ و سەردان لە پێناو سەردان نەبێ. سێ خولی ڕابردووی پەرلەمانی کوردستان سەرباری بوونی کێشە و گرفتی سیاسی و یاسایی تواندرا ئەرکەکانیان تا کۆتایی خول بەردەوام بێت. لا خولی چوارەمی پەرلەمانی کوردستانیش پاش ساڵێک و 6 مانگ بەسەر دەست بەکاربوونیان بەهۆی کێشەی سیاسی و ڕێگریکردن لە سەرۆکی پەرلەمان نەتواندرا چیتر کۆبوونەوەکان بەردەوام بێتن و تا ئێستا شەوڵی ئەوە دەدرێت جارێکی تر پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە. هەرچی حزب و لایەنی سیاسی و پەرلەمانتار و کەسایەتی هەرێمی کوردستانە لاوڵیەوە دابوون جارێکی تر ئەو دەرگایە بکەنەوە کە پەرلەمانتاران بۆ کۆبوونەوەکان ڕویان تێدەکرد. بەڵام هەر جارێک باز لە کاراکردنەوەی پەرلەمان کرابێت پێویست بوو هەنگاو بۆ چارەسەرکردنی چەندین کێشە بنرێتن و دڵی حزبەکانیش وەک خۆی ڕاستی بکرێت بۆ ئەوەی ئەو گرێکوێرەیە بکرێتەوە و پەرلەمان جارێکی تر کارا بکرێتەوە. قارەمان جەوهەر، کورسات نیوز، حەولێ.